سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکانی ناوچە دابڕێنراوەکان لە سەر دوو ئاست. ئەو ئاستەی ئێستا وەکو چارەسەرە ئانیەکان بۆ کێشە ئەمنی و ئیداری و عسکەریەکان کە لەو ناوچانە ڕۆدا و چۆنیەتی ئاساییکردنەوەی بارودۆخەکە لێرەوە تا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە تایبەتیش ڕێگرتن لە پرۆسەی بە عەرەبکردنی ئەو ناوچانە و هەوڵدان بۆ پەراوێزخستنی کوردی ئەو ناوچانە و هەوڵەکانی تر کە ئێمە پێمان وایە غەدر لە پێکهاتەی کوردی بە تایبەتی لەم ناوچانە کرێەوە تەوازن و هاوسەنگی لەو ناوچانە نەماوە. ئەوەی پەیوەست بێ بە گۆڕینی بەڕێوەبەرە کوردیەکان جاچ لە دەسەڵاتی ئیداری بێ یا دەسەڵاتی ئەمنی و عسکەری بێ ئەوە بەشێکە لە پرۆسەی بە عەرەبکردنی کەرکووک و ناوچەکانی تر بەڵێ ڕێژەی نوێنەرانی ئێمە لە ناو دام و دەستگا ئیداریەکان و عسکەریەکانی حکوومەتی عێراقدا زۆر کەمی کردووە و بە بەرنامە لوایانەوە بە قانون و لە ڕێوشێنی ئیداریەوە ئەو ناوچانەوە ئەو جومگە ئیداریانە تعریب بکەن، بەڵام ئەوەی لە توانامانە بێ ئێمە ڕێگریمان کردووە